سەرلەبەیانیەکی زووی بازاڕەکانی شاری سلێمانیە و قەرەباڵغیەکی بەرچاوی هاوڵاتیان بەدی دەکرێت. هاتوون تا پێداویستیەکانی جەژن بکڕن، بەڵام دوکانداران دەڵێن لە چاو ساڵی ڕابردوودا هاوڵاتیان ناتوانن پێداویستیەکانیان بکڕن و لە 150 فرۆشیان کەمی کردووە. لەخوای گەورە بەزیابێ ماتوڵەم ڤایرۆسە لەسەر ئەم خەڵکی کوردستانی خۆمان لاچوو لەخوا بەزیابێ زۆر باشە. ڕاستە لە چاو پار و پێراروانەیە قەیرانێک هاتووتە بەرۆشی هەموو وڵاتانی گرتووەریێمە نین ئەبێ خەڵک یعنی تەحمل کادێتر ژیانە باشە لەخوا بەزیابێ ئێشتا هەر باشە لە چاو ئەوەیە کە خەڵک هیچی پێ نییە مەعاشی وەرنەگرتووە ئابووری وڵاتەکە تەفنیشە ینی تەدمیرە لە هەموو ناحەیەکەوانێ هیچ ساڵێک ئەم ساڵ نییە بازار نییە. کارەکەی بۆچی ئەگەڕێن؟ وەڵڵاهی هۆکارەکە ئەم کۆرۆنایە و ئەم بێمەعاشیە و ئیتر خەڵکەکەم پارەی پێنی ئەوەیە مەسەلە. خەڵک دێتە بازاڕش بەڵام پارەی پێنی و ناتوانێت باڵە خەڵگێتە بازار بە سەرەکەی بازار چۆڵەکە شت ناکرێت تر هەوەیەتریێت و ئەڕات و هیچ شتکرین کەمە وەک جاران نییە لە 180 فەرقی کردەوە بازار چۆڵە. ڤایرۆسی کۆرۆنا داڕوخانی دارایی جیهانی بەدوای خۆی داهێنا. هەرێمی کوردستانیش ئەو پڕیشکی قەیرانە داراییە گرتوێتیەوە. سەرباری هەموو ئەوانەش بازاڕەکانی سلێمانی جمەی دێت لە هاوڵاتیان کە هاتوون شمەکی تایبەت بە جەژن بکڕن، بەڵام کاسبکاران ڕای دەگەێنن کە بەشێکی زۆری خەڵک بۆ کات بەسەربردن دێنە بازار نەک کاڵا بکڕن. وڵات شۆڵە ینی سیرەکەی ها بازار خەڵک مەعاشی نییە ینی پاری پێ نییە ئەوەیە تەسیرەکە کە زۆر چۆڵە ئەوەیە ئینا خەڵک پاری پێ بێتە بازار قەرەباڵغە بێ زۆریش ئەسکە مەعاشی پێ نەبێ و پاری پێ نەبێ زۆر تەسیری هەیە. بەس ئەم ساڵ لە چاو ساڵانی کە زۆری فەرقە. ینی قەرەباڵغی هەیە بەڵام شتی پێ ناکردرێت؟ بەڵێ خەڵک بە ئام قەرەباڵغی هەیە خەڵگێتە ناو بازار بەس هەیە بەس بۆ پیاسەیەکی خۆی بۆی کە بێتاقەتی خۆی دەربڕێت ئەگینا وەکو شتکردن کەم کەس شتەکڕێت. وڵی خەڵک پارەشی پێبێ ناتوانێت بیکرێت لەبەرەوەی یعنی ئەترسێ لە وەساکە ئەدرسێ هەر ئەمانگە بێ مەعاش 2 مانگی تر نەیە 3 مانگی تر نەیە یا بێتەوە بە ڕوبع معاش بێتەوە بە نیوموچە خەڵک لەوە ئەترسێت. زروفێکی دریش ڕێگەکان زیاتر ئێمە ئیشی ئێمە زیاتر لەسەر خەڵکی دەرەوەیە خەڵکی دەرەوە زۆر کەمێتە ناو شار بۆ ناو سلێمانی مەسەلەکە ئەوەیە بازاری ئەم ساڵکە فەرقی کردووە لە 150 بۆ فەرقی کردو. ساڵانە لەگەڵ نزیکبوونەوە لە جەژن و بۆنە نیشتیمانی و ئاینیەکان هاوڵاتیان ڕوودەکەنە بازاڕەکان بۆ کڕین و بەدەستخستنی شمەک بۆ خۆیان و مناڵەکانیان، بەڵام ئەم ساڵ کۆرۆنا و نەدانی موچە لە کاتی خۆیدا پێدەچێ خواستەکانی هاوڵاتیان لەم بازاڕەتە نایەتە دی. لەگەڵ نزیکبوونەوە لە جژنی ڕەمەزان بازاڕەکانی شاری سلێمانیش ئەم ساڵ وەکو ساڵانی ڕابردوو قەرەباڵغی پێوە دیارە، بەڵام وەکو دوکانداران و فرۆشیارانی بازار ڕوونیان کردەوە و ئەڵێن ڕاستە قەرەباڵغی بە بازاڕەکانی سلێمانیەوە ئەبیندرێت، بەڵام بازار بە تەواوی کز و لاواز بووە بەهۆی نەدانی موچە و ڤایرۆسی کۆرۆناوە. ئەم ساڵ بازاڕیان لە 150 کەمی کردووە و هەمووشیان چاویان لەوەیە کە موچە بدرێ و بار و گوزەرانی هاوڵاتیانیش بگەڕێتەوە سەر بارودۆخی ئاسایی پێش هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و ژیان بە تەواوی ئاسایی بێتەوە. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.